بە خۆشحاڵیەوە پرۆژەکانمان ئەم ساڵ لە چاو پارە جوڵەیەکی زۆر باشی تێک کەوتووە، حرەکەیەکی باشی هەیە و بەڵێندەرانیش ئامادەی باشیان هەیە و دەست بەکار بوونەتەوە لە چاو پارە. ئەمەش بە داتا و ئەرقام لامانەکە ئێستا من بۆ جەنابتانی باسەکەم. ئێمە ئەو پرۆژانەی کە هەمانە پرۆژەی وەستاومان هەیە لەگەڵ پرۆژەی بەردەوام. ئەو پرۆژانەی کە بەردەوامە ئێستا ئیشی تیاکرێ بریتە لە 28 پرۆژەی گەورە لەگەڵ چەندین پرۆژەی چووک کە لە شارەوانەکان وەکو خزمەتگوزاری پێشکەشەکرێ. ئەم 28 پرۆژە گەورەیە دابەش بووە بەسەر بودجە بە پێی بودجە ئێمە تەسنیفمان کردووە. بودجەکان هەمووتان ئاگادارن بودجەی گەشە پێدانمان هەیە و بەرهێنانمان هەیە، نەوتمان هەیە، ئاساییمان هەیە. ئەگەر ئێمە مقارنەکە دەست پێ باسکەین بۆ جەنابتان، ئێمە لەم 28 پرۆژە گەورەی کە هەمانە لە گەشە پێدان 9 پرۆژە بەردەوام ئێستا کاری تیاکرێ و بەرهێنان 7 پرۆژەمان بەردەوام کاری تیاکرێت، لە نەوت 12 پرۆژەمان کاری تیاکرێت و کۆی گوژمەی ئەو پرۆژانەی کە ئێستا کاری تیاکرێ 51 ملیار دینارە. کۆی گشتی پرۆژە وەستاوەکانیشمان بریتە لە 60 ملیار دینار. وەکو پرۆژە وەستاوەکانیش کە ئێمە هەمانە بە هیواین لە ساڵی داهاتووە کە ئەوە پلانی ئێمە لە ساڵی داهاتووە ئەوانیش بۆ گەڕخینەوانێ و لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمی داهاتوو ئەەکەم کە زۆر بە جددیانە بێتە سەرخەت ئەم پرۆژانە بکەوێتەوە گەڕ بەڕاستی بە کەوتنەگەڕەوەی ئەم پرۆژانە ئێمە ئەتوانین خەڵکیی هەلێکی کار بۆ خەڵکان دۆزینەوانێ خزمەتگوزاری زیاتر پێشکەشکەین بە شارەوانەکان بەردەوام زەوی دابەشەکەین ئەوەی کە لە دەستمانە هەبێ ئەوەی ئیمکانێت هەبێ ڕۆژانە من خۆم معاملەم بۆیەت ڕۆژانە ئەوەی کە موافقەتی ئەنجومەنی وەزیرانی هەبێ، بەڵام نازانم ئەگەر جەنابتان بزان ئێستا ئەوەی کە موافقەتی هەیە کە من چکو لە 2009 موافقەت ئەوانە نەماوە، ئەوەی موافقەتی 2006 هەیە لە 8 2006ەوە پێدانی زەوی وەستاوە بە خەڵک، بەڵام ئەوەی پێش ئەو بەروارە هەی بۆ موافقەت ئێمە نوێ کرابێتەوە تا 2009 لە ئەتوانین زەوی بۆ دابینکەین بابێ ڕۆژانە ژێت و ئێمە لەوە هیچ کێشەیەکمان نییە.